پێرێ لە ساڵ ڕۆژی جینۆسایدی برا کوردە یەزیدەکانمان پرسیارەکەم کرد. هەڵوێستی حیزب و مەلا ئیسلامیەکان چی بوو لەسەر جینۆسایدی برا کوردە یەزیدەکان؟ دەیان و سەدان کۆمێنتی نەشیان نووسراوە کە من هەرچی گوێم بدە، هەرچی تەشیژی بێزەلەت بکە بلوچ دەکەم، چکە ئەوە هیچ سوودی ناو کۆمەلگا نیە. زمانشی زۆر پیسە کەتیتە ناو کۆمەلگای کوردی کە پێشتر بەداخۆنە. بەهەرحاڵ ئەو پێشتریش ئەیوب عەلی جارێک سەرسامی خۆی بە برایەم تاتی ساز پیشاندا، ئیتر منیش سەرنجمدا ڕەخنەم لێ کرد. ئیلاهی لەو تیکتۆک زیری تیکتۆک جدایە لەگەڵ زیری یوتیوب، لەگەڵ زیری فەیسبوک، هەر یەکە تایبەتمەندی خۆی هەیە. بەس تیکتۆک زیاتر جیری دوای ڕوخانی سەدامن 2003وە چه گوێنێک چ برینداربوونێک لە بەرامبەرە من کرایەوە، چۆن ئەو خەڵکە خۆی پێڕاستە. بەڕێزان، هەم ئەوەی پێرێکە ئیسلامێک بەشێک لە هەواداری ئیسلامی سیاسی کە ئەو زمانە پیسە، هەم ئەو زمانە پیسە لە سەبرای تاڵی ساس بە من دەدرێت زۆر کارەساتە، نەک ئەوەی ئەمە ڕاستم مەرجنی هەموو شت ئەمە ڕاستم، بەس گفتگۆ دەکە. وەرە باو باپیرانی ما قەت ڕۆژەکە ڕۆژان لەگە کوشتار و جەریمە نەبوونا، یعنی نمونەیەکی ئاینی ئەوەندە جوانیان پیشاندایە، دەیان شاعیر و ئەدیب و نووسەری وەکو مەحوی و نالی و کورا شێخ مەحموود و شێخ سەعید و وەرە دوێ یعنی سیاسی و ئەدیبەکان، عەلاءالدین سەجادی و محەممەد، یعنی گەمەلای گەورە و دەیان ئەوەی کە نمونەی جوانی ئاینی کوردینە کەچی جیلێک پەیدا بووە لەژێر ئەو ئیسلامی سیاسی ئێستا خەریکە ئاین لە بەرچاوی خەڵک، یعنی دەشەوێنن، وێنەیەک پیشان دەدەن پڕە لە ڕق، پڕە لە کوشتن، شانازی تەسەوڕ ڕەکە. من پەرەگرافەکی ئەو گرچالیەمان وەخت خۆی بڵاو کردەوە کە دەڵێ ئەمن داعشم لە ئێوە پێ باشترە. کەسێکی ئیسلامی وت زۆر غەڵەتتان کرد لەبەر زۆر گەنج مەعجوبی ئەو ڕێکخراوە تیرۆریستیە. کاچ خۆم، یعنی ئاین نمونەی میهرەبانیە، ئاین دروست بۆ گۆڕانکاری، بۆ جوانکاری. هەر ئاین و باوەڕێک ئەگەر خالیبی لە ئینسانیەت، خالیبی لە جوانی تۆ ئاینە تۆ چییە کە وێنەتان دەکری. من کەوە دەڵێم کاچ خۆم ئەو ئاینەی باو باپیرانیمان باسییان کردیوە، باوەڕیان پێ بۆ زۆر جودایە لەگەر ئەو شێوازەی ئێستا دەردەبرن. هەرچەندە لە ئاینی ئیسلامدا یعنی دەسە هیچ شتێک متتەفق نینە، هەر سەیری ئەو هەموو حیزب بکە دەیان گروپ هەر کەس کەسی پێڕاتنێ. بەڵام خۆشتەکەی ناوی قورئانە، لە قورئاندا قسەی مە لەوەیە باو باپیرانی مە کەی وا ئەوە بوونە. تەسەوڕکەن یعنی بەشێک لەو ئیسلامیە سیاسیانە کە بە ئاشکرا لەسەر فەیسبوک ئەڵێن دەستی خۆش بێ یەزیدیەکان دژمنی گەلی کوردن، کورد نین، دوعایان کوشت. کاچ خۆمەرە با لەگەرتان لێ بدەینەوە، یعنی قەت وە تێمەگەن مەسەلەن بڵێن تەواو 4300 ئاین هەیە، لەو 4300ی ئیسلام یەکەکە، 5 ئاینی هەرە گەورەی دنیا هەیە، 5 ئاینی هەیە. ئیسلام دووەمە، مەسیحی لەوی زیاتر 133ە، ئەو 129ەیە. یعنی ئەوە گوگل هەیە، بڕۆ تەمەشا بکەن. لە 8 ملیارە و 900 کەس ئیسلامە، نەوەک هەر هەمووی. تۆ ناتوانانی وە کەس هەر کەسە باوەڕی خۆی پێڕاستە، تو ناتوانانی بڵێ بەس ئەمن ڕاستم، شتەکانی من مطلقە کە ئەویت کەش بڕای بە خوددا هەیە، ئەویت کەش بڕای قەنەعاتی خۆی هەیە. تۆ بە دەردی مەلاکرێکار ئەو شەی جوان بووە وەکو تەعبیر وتی خەڵکێ مشک دەپەرستی، کاک خەڵکێ مانگا دەپەرستی، بە قوربان تۆ ناتوانانی بە قەنەعەتی لێ بکەیەوە. چەند ملیۆن مەسیحیتان پێکرایتە ئیسلام و چەند ملیۆن ئیسلامیش بوویتە مەسیحی، نەک چەند ملیارەها، ئەو 2 ملیارە. حاڵەتەکە تۆ دەبێت ڕێز بگری، هەریەکە و قەنەعەتی خۆی هەیە. لە هەمووی گرنگتر ئەو تاوانە بربەری بوونەی داعش تۆ بێ تەسکیەی بکەیت، تۆ بێ لات یاسایبی چییە؟ دوعایان کوشت. تویژدانتە کامتان لە ئێوە قوبوڵیتی خوشکەکەی مرد بە مەسیحیەکی بکە کە لە ئاین لە ئیسلامیش نزیکە، نەک یەزیدیەک. تۆ ڕەخنە لە یەزیدیەکان دەگری کەشتشی بربەری وەخت خۆی هەمومان دژی بوون. بەڵام وەرە ئیسلامێک با مرد بە ئاینشکە بکە بزانە کو دنیای خرا دەکەن. ئەوانی شوان کاکە قەنەعاتە قەنەعات،
ئەو شەیتانەی ئەنگۆ دەڵێن ئەوانە شەیتان دەپەرستن کاکە من نەماندیتی ئێزیدەکە زەلام بکوژن نەماندیتینە بەڕاستی فتنە بکەن دژمن بن کاری قێزۆکن شەیتان و هەوێ نەکرایە کە فتنە دەکە کە جەریمە دەکە ئێ کاکە ئەوان مرۆڤن وەکو منت و کورد بە زمانەژی کوردی وەکو منت و قسە دەکەن بەڵام تۆ وەرە 1200 ساڵە لەو 1200 ساڵەی لە سەردەمی عەباسیەکانەوە تا ئێستا 73,000 جینۆساید کرانە بە دەستی بە ناوی ئیسلام بە ناوی ئیسلام کە کوردیش یەک لەو جارانە کردی پاشای کۆرە کردی لە کۆیە هەتا نزیک شنگاڵیان تەفری توونای کردی باز لەوە دەکرد زیاتر لە 100,000 کەسی کوشتیە بۆ زیاتر لە 10,000 کەسی سەبایە و کچ برتیە 500 بە هەدیە دایتە ئیماراتە ئەوەکان ئیماراتی میرنشینەکانی کورد کچی یێزیدی ئێوە بربەریەتە کوردش کردیتی بەڕێزان یعنی قسەیمە لەوەدایە تۆ ناتوانانی ئەو پەروەردە فاشیە بێ ڕاستە بەشێک زۆر لە حزبە ئیسلامیەکان دژی داعش بوون بەس دژی کۆمەڵکوژیەکەی جینۆسایدی کوردانی یەزیدی نەبوون چ باوەڕەکە هاتانە شەرعیەت بەو بەربەری بوونەی دەدەن لە ساڵی 2020 سال درۆژ دەکەن ها ئەوە ئاینشکەیە لە ئەو وڵاتی ئەوروپا وەرە سیر کرد لە سەری 15-20 میلیۆن مسلمانی لێدەدەژین چی ئیسلامی تێدایە قەوانینی خۆراکی ئاوهەوای باوەڕەکانی بەڵام هزار درۆژ دەکەنەتە بێنە ئێرە ئەڵێ کورد نینە تۆ کو دەزانی کورد نینە دوو کەسیان ئەڵێ من کورد نیمە تۆ وەربزانە یەزیدی شەبەک فەیلی یارسانی خەریکە هەموو لە کورددا دەبڕێنن بەشەشی من ئەڵێم ئەو ئیسلامی سیاسیە پەیدا بووە بە عەرەبوو بە کوردانی و لە کوردی دابڕن کاکە ئەو زمانی قسە پێ دەکەن ئێمەیە باوەڕەشی ئاینی خۆیان هەیە ئازادن فاشێتە ئەتو پژیژی ئەوەی بکەی مەبنە ئەوەی کورد وەخت خۆی ئەرمان قەت کۆمەڵکوژی کرا بە دەستی عوسمانیەکان بە ناوی دین بەشێک لە کورد بەشدار بوو لە کێبەنی جوانیان سێ بەشی کورد پژیژی کردن یعنی شاردینەوە هاریکاری کردینە قسەیمە لێرەدایە ئینسانیەت مرۆڤایەتی لە کوێر دەمینێت کاتە تو لەگەڵ چێ قبوڵیتی ئاینش کە بێتن ئیسلام کچی ئیسلام ببە بیکاتە سەبایە و هەر ڕۆژێ لە باوەشیەکە بی منداڵ ببە منداڵ هەڵەی غولامە کورە من ئەو مەلا هەڵۆیان بە خۆم جێ لێ بوو ئەیگوت لە بەهەشت غولام هەیە دەدرێتە مسلمانان منداڵی کافرەکان ئەی هاوار ئەو تەفسیرە من نازانم یعنی بەڕاستی ڕاستەکەیان نە مناڵە ئیبن هەژدەبی باوکی کافر بێ هەر شتێک بی چۆن دەکرێتن کە من دڵنیام ڕاست نییە چ وەحشی گەرێکە وەڵام منداڵی مشریکەکانە لە بەهەشت دەدرێتە مسلمانان ئەو پەروەردەی ئەو زۆرە مەلایانە دەتانکەن یان بۆیە کاکە ئاین هەر باوەڕەشکە ئەگەر ئینسانیەتیت لێدا ببڕی دەبتە وەحشی گەری ئەگەر ئەتو بقبوڵکە خوشتی خۆت ئاینەشکە بێ بیکاتە جاریە هەر ڕۆژێ لە باوەشی پیاوەکی بی ئەوە پێت بەربەریە تۆ ئەڵەی دوعا وایە ڕاستەکەی بەربەری بوو بەس ئەتوش لە نمونەی دوعای بنەماڵەی دوعای خوشکت مێر بە یەزیدیش بکە لەوی خراپتری بەسە دەکەی لێرە لەو ئەوروپای ئەو مشکلە گەلە گەورەیە کاتێک کچێکی مەسیحی و کوڕێکی مسلمان حەز لێک دەکەن فێڵ دەکەن بە ناو ئەڵێن بوونە مەسیحی بوونە ئیسلام هەر شکلیە لە کاتێکدا هەمومان کە لەدایک دەبین ئینسانین ئەمن لە شەرق لەدایک بوومە کوردم مسلمانم عەشیرەتم وایە تەواو ئەوەی لێرە بووە دوور لە ئارەزوی خۆی مەسیحیە سویدیە من لێرە لەدایک بوومە دەبایە بڵێن مەسیحیم بە ئەوکو ئاین یعنی قسەیمە لەوەدا یان بە ئەوەی ئیبراهیم تاتیسازێک دوو دەقا قسە لەسەر بکەم وەختی خۆی یعنی مرۆڤ لە ژیان هەڵوێستە جوانیە جوانەی ناو دەنگ بن کاچ خۆم خەڵک لۆ هەموو ئەو هونەرمەندە جوانانەی لە دنیا خۆش دەویان ئەدیبانێک کە جوانێک فڕێدەنە ژیان کاتێک تۆ دەبینی من هونەرمەندەکی ڕەش پێستم دیت لە بەرامبەر کوڕی سەرۆکچی دەوڵەتەکەی دژی قسەی کرد وتیان بردرا و شوم بزریش کرا ئەوە بوویتە ڕەمز لە هەموو سوسیال برم یوتیوب و ئانە لێدرا خەڵک خۆشی دەوێت من لە جێ خۆم ڕێزی دەگرم خۆشم دەوێت تێی ناکەم بەس هەڵ ژیان هەڵوێستە برایمەک لەگەر
لەگەر ئەوەی دەستە ئەردۆغانی دەستا گرتنی ئەفرینی تۆ بە قوربانی برایم بی بە سەدان کەس لە بۆ منیان نووسیە لە کاتێک دەوت خۆی ڕەسوولگەردی جەلال سعید ئەو کوڕە کابرای سلێمانی شەبوو نەزم هەمەچی پێدەگوتر گۆرانیان بەسە جەیشی عێراقدا گوت بە زۆرە منێش نەفرەت باران دەکران ئەو پەروەردە فاشیە چییە کە تەناو ئەوەی مەلەولا پشتگیری لە کوشتار بکەن جینۆساید بکەن پێیان خۆش بی لەولایە بێ تەسکیەی ناپاکە چوچی برایم بکەی کاکە ژیان یەکسانە بە جوانی تۆ دەبی جوانێک فرێدێ ناو ژیان ناکرێ هەر یەکە کشتشی کرد سزانە درێ بەلای کەم سزای سوسیال میدیا بدرێ بەلای کەم نەوەکانمان پەروەردە بکرێ فەرق پێ بکرێەوە بی پاشەکشە بکرێ چۆن دەکرێ من لەگەڵ کوشتاری یعنی ئەگەر وابیتن خەڵکەکە دەستی ئیسلامێک ئەوەکان غەزە ئیسرائیل خۆش بە کوشتنی غەزەکان ملحیدەکان هەن وە دەرێن ئەو باوەڕە فاشیان هەیە کە من دژم هەموو مرۆڤەچم سڤیل دەبێ ئێمە دژی بین کوشتارگەیە دایان جاریش باسمان کرد بۆی ئەو باوەڕانە فاشیە هەر کەسێک بڵێ پشتگیری لە کوشتنی سڤیل بکە کورەی هاوار فرۆشتنی ئینسان ساڵی 2024 پشتگیری بکە فرۆشتنی ئینسان ژن دەستدرێژی سکسی مناڵ فرۆشتن سەربڕین تۆ بێی بە ناوی ئاینەکی کە 1 ملیار و 900,000 مرۆڤ باوەڕی پێ و فاشێتە ئەو جۆرە مەلایانەی وا پەروەردەتان دەکەن یان ئەو کەسانەی دەڵێن نا گرنگ نییە گرنگ کوونەرە کورە چۆن عەدناکەریم و سانا بەرزنجی دوشتی بچووچیان کرد چەندین پۆینجیان دەخوارێ بەڵام ئەحمەد قایە لە ئەلمازگۆنە ئیلە ئەبەد نەمرن قادر کابان نەمرە نەزمەدین و ناسڕ و حەمەد جەزاوانە لۆ خەڵک خۆشیانی دەوێت قوربانیاندا کاتەچوو